سێبەری یاری پێشمەرگەی سلێمانی بە تایبەت عراقی ئامادەیە و لە یەکەم یاریدا دەربی سلێمانی ئەنجام دەدات. لەژێر سەرپەرشتی ڕاهێنەرێکی نوێ و گۆڕانکاریکردن لایەنەکەیان تیپی خوار 21 ساڵانی پێشمەرگەی سلێمانی هەموو ئامادەکاریەکانی بۆ دەستپێکردنی وەرزی خولی ئەستێرەکانی عێراق ئەنجام داوە. تیپی سێبەری پێشمەرگەی سلێمانی ئەم ساڵ زیاتر لە 6 یاریزانی لایەنەکانی دیکەوە هێناوە و چەند یاریزانێکی دیاریش لە پێکاتەی یانەکەدا نەماون و سەرجەم یاریزانەکانی دیکە لە تیپی لاوانی پارساڵی پاڵەوانی عێراقەوە سەرخراون. ڕاستی ئەمە پار وەکو خۆتان ئاگادارن سپاس بخوا بەتەڵی عێراقین لە فیئەی لاوان پرۆلیگی عێراق. بەڵام بۆ ئەم ساڵ گۆڕانکاری زۆرمان کردووە هەم لە یاریزان هەم لە ستاف ئیدارە پاڵپشتێکی باشمانەکەن کە بۆ نەتیجە بەشداری خولەکە بکەین. بەڵام تۆزە دواکەوتنی خولەکە کاریگەری هەبوو لە سەرمان لەبەرەوە ئێمە فرقەمان ثابت کرده بوو هەنی یاریزانی باشمان ئیزننا زانەکانمان زۆربیان ئامادەن و لەگەڵ تەکمیلی یاریزانەکان پێشکەوتوانمان کە چەند یاریزانێکمان لەوەیە متەکامیل بین و بەشداریەکەین ئینشاءالله. ڕاحەتی ئێمە پێش تقریباً ماوەنی وێگە تبرینمان کردووە و ئامادەین بۆ دەوری سێبەری عێراق. بەسەراحەتی ئێمە بەشداریەکەین بۆ منافەسە. سەراحەتی خۆی یەکەم یاری لە هەموو بتۆلێت تۆزی قورسە وانە بەس لەخوا بەزیابە بە عام ئامادەین لە ناحیە ئستافی تدریب و یاریزان و بۆ یاریزەکانی ئەوانەی پارەکە و 4 یاریزەمان هەیە لە پێشەوە لەگەڵ متەقەدمین تمرینەکەن و یاریەکەن و ئینشاءالله ئەگەر پێویستیمان هەبوو لەگەڵمان یاریەکەن بەس بە عام لەخوا بەزیابە فرقە هیچ قسووری نییە. ئێمە وەکو سێبەری تیپی وەشیانی پێشمەرگەی سلێمانی ئاماژمان ئەوەیە کە وەکو پارساڵ تیمی لاوان ببین بە نخبێکی قورس لەسەر ئاستی یانەکانی عێراق و تو بتوانین ببین بە پاڵوان انشاءالله. ئێمە ئەمانجیەکەمانەوەیە کە بگەین بەو سێتیبەی کە سەرەکە بۆ محتەریف و ئامانجی دۆمیشمانەوەی ببین بە پاڵوان انشاءالله. ئێمەم ساڵەوەی وەکو ساڵەکانی تر پار و پێرار ئامانج بەدەستبێنین لەخوا بزەبێت تەمرینی باشمان کردووە چاک خۆمە حازر کردو بۆ خولی عێراق یەکەم و دۆمی سێمی ڕێزبەندەکە بۆ محتەریفی عێراق سەرەکەوێ ئاماژەکەمانەوە ئینشاءالله و بەرەو کاسەکە بڕۆین پشت بەخوا. بڕیاری شار ڕۆژی چوارشەممە خولەکە بە بەشداری 38 یانە دەست پێ بکات بەسەر 5 کۆمەڵات دابەشکراون و بە 3 قۆناغ بەڕێوە دەچێت لە هەر کۆمەڵێک 3 یانە بۆ قۆناغی داهاتوو سەر دەکەوێت. پێشمەرگەی سلێمانی لە کۆمەڵی چوارەم بەرامبەر یانەکانی نەورۆز و هەولێر و دۆک و زاخۆ و مووسڵ و غازی شیمال یاری دەکات و لە یەکەم یاریدا کوڕانی پێشمەرگە لە دێربی سلێمانی ڕوبەڕووی نەورۆزی هاوشاریان دەبنەوە. مەڕوان تالیب کەناڵی پەیام سلێمانی.